نابرده جبر کو راستجی برحه تا گراندن راستجی پرگیرینگه از بهیوی دکن کو به شکلی به و باندامیش همی تواهیش گلن مراجی اوه بله والی بیدارم دیسا سپاس که بود تبیبونه تا برنامه همه ام سپاس دکم بله گذارن میهجان هر بدیجم گوش میداری önderliğimizle durumu anlamaya çalışıyoruz. Hevseruka konseri ve berakeceke bese hozat bu mevane bername teybet Ahmedya Haber TV. Bu açıklamalar, bu yaklaşımlar bir taktik midir? Bir özel savaş mıdır? Hevditina beden parti bireber apure u xalenj ve hevditine derketine peş şeri cihane yesiyemin ku navinde vi ruşlata navine u listiken li ser Suriye temeşandın xateriyen li benda İran u Irak'ı erişen li ser hermen parasına medyayı u berxwadana dirukiya gerilla hevseruka konser ve berakeceke bese uzat van mejaran de bernamaya teybette dinirqine. Yani aslında çok tehlikeli bir plan şu anda sahneye konulmuş durumdadır, uygulanmaktadır. U berza persen rojnavavan beritan semsürdü de. Yani kabul ettiği Kürt ölü Kürttür, köle Kürttür. Bernameye teybet İru Leguridama Ahmet'e saat 16:45 Leguridama Brüksel'e saat 4:45 hünd radyoya denge geldi dikarın godari biken. Era radyoyu denci gelen. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەلەوە گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. هاوسەرۆکایەتی دەستەی بەڕێوەبەری کۆماجیڤاکن کوردستان کەجەکە بە بۆنەی ساڵی نوێوە پەیامێکی بڵاو کردەوە و کەجەکە باسی لەوە کرد کە بڕوایان هەیە کە لە ساڵی نوێدا ڕێبار ئۆجەلان ئازاد دەبێت و پرسی کورد چارەسەر دەبێ و تورکیا و هەرێمەکە دیموکرات دەبن و ئاشتی و ئارامی لە جیهاندا دێتە ئاراوە. کەجەکە لە ڕاگەیاندراوەکەی خۆیدا نووسەتی ساڵی ڕابردوو لە جیهان هەرێمەکەمان و وڵاتەکەمان شەڕی دابەشکردنی جیهانی سێم قوڵ بووە و ناوچەی زیاتری تەنیەوە و بەردەوام بوو. دەوڵەتی تورکی قڕکەر هەلومەرجی شەڕی جیهانی سێمی وەک دەرفەت بەکارهێنا و بۆ پاکتاوکردنی تێکۆشانی ئازادی کوردستان هیچ شتێک نەما نەیکا. لەگەڵ پەرەسەندنەکانی سووریا چەتەکانی سوپای نەتەوەی سووریا لە چوارچەوەی ئەنجامدانی کۆمەڵکوژی لە بەرامبەر گەلی کووردا زیاتر لە 100,000 مرۆڤیان ئاوارە کرد و ژنان و منداڵیشیان کردا ئامانج. هێرشەکان لە دژی گەلەکەمان و بزوتنەوەی ئازادی کوردستان لە بنەڕەتدا بەو ئامانجە ئەنجام دەدرێن کە ئیرادەی بەرخۆدان هیوا و بڕوای ژیانی ئازاد بشکێنن. کەجەکە ڕای دەگەێنێت بەرخۆدانێک کە ڕێبەر ئۆجەلان لە هەلومەرجی گۆشەگیری هەرە دژواردا پەیڕەوی کرد بەرخۆدانی قارەمانانەی گەریلاکانی ئازادی کوردستان لە دژی هەموو جۆرە چەکێکی قەدەغەکرا و تەکنۆلۆژیای پێشکەوتووی سوپای تورک هەموو لێکدانەوەکانی حکوومەتی فاشیستی لەباربر. ئێمە هەموو ئەو شەڕڤانانەی ئازادی کە لەم بەرخۆدانە و لە کوردستان شەهید بوون بە ڕێز و پێزانینەوە یاد دەکەینەوە. هەروەها کەجەکە ڕای دەگەێنێت هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد کە ئابزوتنەوەی ئازادی کوردستان و گەلەکەمان لەگەڵ دۆستانیان لەسەر ئاستی جیهان بەڕێوەیان برد سنوورەکانی کوردستانی تێپەڕاندووە و جیهانی بووە. ڕێبەر ئۆجەلان لە 28 کانونی یەکەمدا لەگەڵ شاندی دەم پارتی دیداری ئەنجامدا و لەو دیدارەدا ڕێبەر ئۆجەلان جارێکی تر بە بەرپرسیارەتێکی مێژوویەوە ڕوانگە ئەرێنیەکانی خۆی چارەسەری و ڕوانگەیەکی نیشاندا کە ئاسۆی هزر فراوانتر دەکات. ڕێبەرایەتیمان ڕوانگەکانی خۆی بۆ چارەسەری لە حەو خاڵدا دیاری کردووە. وەک بزوتنەوەی گەل و ئازادی ئێمە ڕای دەگەێنین کاڕوانینەکانی ڕێبەرایەتیمان کە لە دوا ڕۆژەکانی ساڵی 2024دا وەک مانیفێستۆیە لە ساڵی نوێدا دەبێتە ڕێنیشاندەری تێکۆشانمان. هەروەها ئێمە داوا لە گەلەکەمان سەرجەم دۆستانمان و هەموو بەشە سیاسی و ڕێکخراوە جەماوەریە دیموکراتیکەکانی لە ئەنگری چارەسەری پرسی کورد و دیموکرات بوونی تورکیا دەکەین
کە لەسەر ئەو بنەمایە تێبکۆشن کە جەکا ڕاشی دەگەێنێت با بیر و بڕوای ئەوەی کە لە ساڵی نوێدا ڕێبەر ئۆجەلان ئازاد دەبێت پرسی کورد چارەسەر دەکرێت تورکیا و هەرێمەکە دیموکراتیک دەبێت و ئاشتی و ئارامی هەرێمەکەمان و سەر تاسەری جیهان دەگرێتەوە. ئێمە سەرەتای ساڵی نوێ لا ڕێبەر ئۆجەلان هەموو هاوڕێیانمان ژنان و ڕەنجدەران کە لە پێناو ئازادیدا تێدەکۆشن پیرۆز دەکەین. بەسێ خۆزاد ڕایگەان ڕێبەر ئۆجەلان دوا دەرفەتە بۆ تورکیا. بەسێ خۆزاد هاوسەرۆکی دەستەی بەڕێوبەری کۆماجی ڤاکین کوردستان کەجەکە لە بەرنامێکی تایبەت لە کەناڵی میدیا خەبار قسەی کردو ڕایگەان شاندی دەم پارتی ڕایانگەان کە تەندروستی و موراڵی ڕێبەر ئۆجەلان زۆر باشە. هەمومان و گەلەکەمان زۆر دڵخۆش بووین بەم دیدارە. هەڵسەنگاندنەکانی ڕێبەر ئۆجەلان زۆر گرنگن و ڕێبەر ئۆجەلان سەرنجی لەسەر سناریۆ و پلانە تاریکەکانە و بەسێ خۆزاد دەشڵێت بەو مانایە ئەگەر دەوڵەت و حکوومەتی تورکیا با دڵسۆزیەوە لە یەکتر نزیک بن ئەوە بەشدارێکی گەورە دەکات و دەسەڵاتی تێوری و پراتیکی هەیە. ڕێبەر ئۆجەلان نمونەی غەزە و دۆخی سووریا دەهێنێتەوە و دەڵێت لە پێشاتەکانی سووریا بۆمان دەردەکەوێت کا تورکیاش لە پلانی زلهێزا هێژەمۆنەکاندا جێگیر کراوە، بەڵام تورکیا نایبینێت کە دەکەوێتە ناو تەڵەیەکی گەورەوە. هەروەها خۆزاد ئاماژەی بەوەش کردووە وەک ڕێبەرایەتی دەریخستووە کێشە و قەیرانەکە دەبێتە برینێکی کۆن و هیندەیتر قوڵتر دەبێتەوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێتە دەریاچەی خوێن و خۆزاد دەڵێت شەڕی تایفی لە سووریا ڕوو دەدات و عێراقیش دەچێتە ناو ئەم قەیرانە گەورەیەوە. بەسێ خۆزاد هەروەها ئاماژە بەوە دەکات تا ئێستا گۆشەگیری و ئەشکەنجەدان لە ئیمراڵی بەردەوامە و سەرنجی بۆ ئەم خاڵانە ڕاکێشە و دەڵێت دەرفەتەکانی ڕێبەر ئۆجەلان بۆ ئاسایش و تەندروستی و ئازادی تا ئێستا نەهاتووەتە دی و هێرشە جنوسایدەکان بۆ سەرگەلی کورد نەوەستاوە. لە باکوور و ڕۆژاوا و باشوور و هەموو شوێنێک هێرشی بەرفراوانی جنوساید بەردەوامە و دەشڵێت ئایا حکوومەت لە ئاشتی نزیک دەبێتەوە و دەیەوێت سەرکردایەتی و کێشەی کورد بکاتە کەرەستەی دەسەڵاتی خۆی. ئێمە لەبارەی پرۆسەی ئاشتی ساڵی 2013 تا 2015 ئەو تەجروبەیە دەزانین ئەردۆغان هێشتا ڕێبەر ئۆجەلان و کێشەی کورد وەک ئامرازێک بەکاری هێنا. دەشڵێت ئەگەر بەڕاستی چارەسەریەکتان دەوێت پێویستە بارودۆخی ڕێبەر ئۆجەلان باشتر بکەن و لەگەڵ ڕێبەر ئۆجەلان دابنیشن و لەسەر بنەمای چارەسەری دیموکراسیانەی کێشەی کورد و دیموکراتیزاکردنی تورکیا بە شێوەیەکی جددی پەرەبات دانوستاندنەکان بدەن. و هەروەها بەسێ خۆزاد دەڵێت بۆ ئەمە پێویستە سیستمی گۆشەگیری و ئەشکەنجەدان لە ئیمراڵی هەڵبگیرێت و مەرجەکانی ڕێبەر ئۆجەلان بۆ تەندروستی و سەلامەتی و ئازادی کارکردن و خۆ ئامادەکردن بۆ ژیان مسوگر بکرێت. جەمیل بایەک هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری کۆماجی ڤاکین کوردستان کەجەکە لە لێدوانێکی لە ئاژانسی ئەنادۆلی دەڵێت کێشەی کورد گەورەترین کێشەی تورکیایە و ئەگەر ئەم کێشەیە چارەسەر بکرێت پێشکەوتنی گەورە لە تورکیا بەدیدێت. هۆکاری ئەوەی کە کێشەی کورد ئەوەندە قوڵ بووەتەوە سیاسەتی ئینکاری و لە ناوچوون ناو دەبات. سیاست لە تورکیا نەگەیشتوتە ئەو ئاستەی کە کێشەکان چارەسەر بکات و تورکیا بە دیموکراسی بکات. هەروەها بایەک ڕای دەگەێنێت چەمکێکی فاشیست هەیە کە کورد لەلایەن هەموو لایەنەکانەوە و پشتگوێ خراوە سەرڕای هەموو ئۆپراسیۆنە تایبەتەکانی جەنگی فاشیستەکان، بەڵام گۆڕانکاری لە کۆمەڵگەی تورکیادا ڕوویداوە و خەبات و پارادایمی تەفگەری ئێمە کاریگەریەکی بەرچاوی لە کۆمەڵگەی تورکیا هەبووە و بەردەوامیشی هەیە. بایەک دەڵێت هێشتا حکوومەتی ئاکەپا مەهەپا هەوڵی قوڵکردنەوەی سیاسە جێنوساید و بەدەستهێنانی ئەنجام دەدات و ئەم سیاسەتە تورکیای کردووە با سەرچاوی قەیران و ئاژاوی گەورە و دەشڵێت پێویستە بارودۆخی ڕێبەر ئۆجەلان باشتر بکرێت و ئۆپۆزیسیۆن و پەرلەمانیش ڕۆڵی خۆیان لە چارەسەرکردنی کێشەی کووردا بگێڕن. جەمیل بایەک باسی لەوەش کرد کۆمەڵگای تورکیا و بەتایبەت گەلی کورد ڕاستیەکان دەبینن و ناڕزایەتیەکان بەرامبەر با سیاسەتی نەکۆڵیکردن
بەرز دەکەنەوە بزوتنەوەکەمان و گەلەکەمان قسەکانی ڕێبەرۆجەلان بۆ چارەسەری ئاشتیانە وەک مانیفستی خۆیان قبول دەکەن و پێویستە دەوڵەتی تورکیا هەنگاوی جدی بە پێی مەرجەکانی ئاشتی و دیموکراتیزەبوونی تورکیا بنێن. با یەک هەروەها ڕایدەگەێنە لە پلەی یەکەمدا مەرجەکانی ڕێبەر ئۆجەلان و ژیانی ئەو سەلامت بکەن و وەک سەردەمەکانی پێش و پرۆسەی ئاشتی بۆ ئەجندای تایبەت بەخۆیان بەکار نەهێنن. لا چەند ڕۆژی ڕابردوودا شاندێکی پێیەدا لە باشووری کوردستانە و لەگەڵ بەشێکی زۆر لە لایەنە سیاسیەکان و کەسایەتی و ڕۆشنبیر و نووسەران چاوپێکەوتن و دیداریان ئەنجام داوە. غەریب حەسۆ هاوسەرۆکی پەیەدا لەم بارەیەوە ڕای دەگەێنێ سەردان و کۆبوونەوەکانمان لە باشووری کوردستان ئەرێنی بوو. ڕەوشێکی مەی سوورێ ڕەوشێکی نو دەست پێ بیە سەرکەفتنە باکوور ڕژلاتی سووری سەرکەفتنە ji bo başûrê Kurdistanê ji bo Iraqê ji bo Sûriyê giştiye ji bo vê jî serdana me vê derê em ê dewam bikin çend rojê din jî hemû aliyên Kurdistanî bibînin û her kes jî yanî divê da yekrêziya mala Kurdî jî mereq dike li Rojava gelek aliya re jî ew jî hate nîqaşkirin yekrêziya guhey aliyên Kurdî çawa xwedî helwest bin û xwedî mewqifekî kurdewarî bin ji bo vê jî em jî weke peyê de û hemû partiyên nava peyênekê de dergeh vekiriye ji bo diyalogekî Kurdî baş bimeşe êlbir jî pêwîst e vir jî bibe destek yani destekekî bide mesela vir jî kanin partiyên siyasî li hev bicivin rewşa Sûriyê rewşa Bakur Rojlatê Sûriyê binirxînin pêşniyarê xwe ji me re pêşkêş bikin rewşenbîrê vir kanin xwedî helwestekî çawa mesela derxînine pêş nifîskar derxînine pêş helwestê xwe hunermend saziyên civaka sivîl her kes di vê demê de di vê wextê de em hemû ihtiyacê hevin û ihtiyaca me bi hev re me timam dike me Kurdan timam dike ji bo wê jî serlêdana me vê derê di vê çarçovê de ye yani awayekî giştî heta na pir baş bû helwest baş bûn سەرچاوە هەرێمیەکان بڵاویان کردەوە کەمێک پێش ئێستا فڕۆکەیەکی دەوڵەتی داگیرکەری تورک بردومانی گوندەکانی سنێن بیرکەمە و لۆلانی لا سنۆری برادۆز کردووە. هەروەها سەرچاوەکان ئاماژەیان بەوەش کردووە تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی زیانە گیانی و مادیەکان لە بەردەستا نییە. جێی ئاماژەیە ڕۆژانە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورک بە سەرچیا و بەرزایەکانی سنووری شارۆچکەی چۆمان برادۆست و کەڵاڵەی باڵەکایەتیدا دەسوڕێنەوە. لالایەکی تریشەوە ئاژانسی هەواڵی ئەنها بڵاوی کردەوە دەوڵەتی داگیرکەری تورک سیرین و دەوروبەری تۆپباران کردووە. ئاژانسی هەواڵی ئەنها سەبارەت بە تۆپبارانکردنی سیرین لەلایەن دەوڵەتی تورکەوە ڕایگەیاندووە دەوڵەتی تورک سیرین و دەوروبەری بەچەکی قۆش تۆپباران کردووە و لەبارەی تۆپبارانەکەوە زانیاری زیاتر نەخراوەتە ڕوو. سەرچاوەیەک با میدیا عەرەبیەکانی ڕاگەیاندووە دوای گەیشتنی نامەیەکی واشنگتۆن بۆ تاران لە ڕێگەی عومانەوە ڕاستەوخۆ مەسعود پزیشکیان سەر کۆماری ئێران لەگەڵ عەلی خامنەی مەرجەعی باڵای ئێران کۆبووە و نامەکەش پەیوەندی بە دانوستاندنە ئەتۆمیەکانەوە هەیە. میدیا عەرەبیەکان ڕایانگەیاندووە پێدەچێت ئەو پەیامە زۆر گرنگ بێت و پەیوەندی بە دانوستاندنە ئەتۆمیەکانی داهاتووی ئەمریکاوە هەبێت. هەروەها دانوستاندنی ناڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا هەیە و دانوستاندنیش لەگەڵ حکوومەتەکەی پزیشکیان ئەنجام دەدرێت و میدیاکان دەڵێن ڕەنگە بەرژەوەندی ئێران لە دانوستاندنی ڕاستەوخۆدا بێت وەک ئەوەی لە حکوومەتی حەسەن ڕۆحانی و محمود ئەحمەدی نژاد ڕوویدا و ئەوانیش لەو ماوەیە هەوڵیاندا بەڵام نەیانتوانی بگەنە ئامانج. جێ ئاماژەیە دوێنێ بەدر بوسەیدی وەزیری دەرەوەی عومان گەیشتە تاران و لە میانی کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لەگەڵ عەباس ئاراقچی هاوتایێرانیەکەی پشتڕاستی کردەوە پەیامێکی سوڵتان هەیسەم بن تاریقی بۆ مەسعود پزیشکیان پێیە بەبێ ئەوەی ناوەڕۆکەکەی ئاشکرا بکات.
حکوومەتی ڕاگوزەری سووریا با سەرۆکایەتی ئەحمەد شەرع ڕۆڵی با چەکدارانی بیانی لە پێکاتەی هێزە چەکدارەکانی ئەو وڵاتە ڕاستسپاردووە. ئاژانسی هەواڵی BBC بریتانی راپۆرتێکی بڵاو کردوێتەوە و تیایدا هاتووە دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد حکوومەتی ڕاگوزەری سووریا هێزە چەکدارەکانی وڵاتەکە ڕێک دەخاتەوە و لایەنی کەم 6 لەو 50 پۆستە سەربازیە بۆ جیهادیە بیانیەکان تەرخان کراوە. هەروەها BBC ئەوەشی خستووەتە ڕوو پێکاتەی نوێی سەربازی سووریا دەبێتە جێی نیگەرانی ناوخۆیی و نێودەوڵەتی بۆەوەی کە ڕۆڵدراوەتە چەکدارە جیهادیە بیانیەکان. دوایین گەشتی هەواڵی ئەم کاتژمێرە و ساڵی 2024مان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا و ساڵی نوێشتان پیرۆز بێت. Önderliğimiz de durumu anlamaya çalışıyor. Hevseruka konsere ve berakece gebesi huzat bu mevane bername teybet Ahmedya Haber TV. Bu açıklamalar, bu yaklaşımlar bir taktik midir? Bir özel savaş mıdır? Hevditina beden parti bireber apure u xalenj ve hevditire derketine peş şer cihani yesiyemin ku navende ve ruşlata navine u listikenli ser Suriye'te meşandın xateriyenli benda İran u Irak'ı erişenli ser hermen parasına medyayı u berxwadana dirukiya gerilla hevseruka konser ve berakece gebesi huzat van mejaran de bernamaya teybette dinirqine. Yani aslında çok tehlikeli bir plan. Şu anda sahneye konulmuş durumdadır, uygulanmaktadır. U bersa persen rojnavavan beritan semsürdü de. Yani kabul ettiği Kürt ölü Kürttür, köle Kürttür. Bernameye teybet İro Leguridama Ahmet'e saat 16:45 Leguridama Brüksel'e saat 4:45 hünd radyoya denge geldi dikarın godari biken. جبر کو چاپمنی جبوی آزادی جبوی راستی جواکا در خستن جبوی راستی آنینا پیشا جواکا نشاندن چاپمنی ارکی که گل پیروز شورش داد تکوشینه داد ماشینه تابی هر تم داگر کر هر تم غاین هر تم کسین خیر نخواست هزین هگمونیه کود برو واجباتش داد کن جبک و راستیا دامی تیگو طرف چاپمنی آزاد دامی آرمانجه راستی ده تکوشین آمده جه دم دریجه خواست جوا سالین داویه آرمانج گرتنا خباتین چاپمنیه آرمانج گرتنا خباتکارین چاپمنیه راستی گل جها با کوره کردستان ریشه گرتنه چاوساندنه گرتن خطیندین روژاوای کردستان ایریشن بالافرین شهر مل سلیمانیا چنجارا ایریشن جاردی ایریشن هوایی یه دولت ترک سروی چاپمنی ها آزاد چه بیم راستی چاپمنی قادکی برفره چاپمنی هر تم اف شهیدین چاپمنی تیم بیرانین همی در مسئله که با کوره کردستان هر دری اوکه راستی رولو میسیونا کود لحیزن شرده پیشخستنا جواکی ده پیشخستنا تکوشینه ده روناک بونا جواکی ده بلکه ارکه پیروز دهیز هر تم افهزین هد خوازن و اب که چمگی بشکش تکوشینه بوینه و راستی ام سری در راستی و شهیدن چاپمنی این پیروز بیرتینن پرانی جبر گل جارم گل دیتینه من ناس کرده هم سر چاپ منی ما دیتینه ریا تلویزیون و دیمنن و کدو کوت که کدو پیروز جهن هری او کنه ما من نداری را بیرتینن باش نخال برتکوشی را طویله هر تم گاف بگاف چمگیش دست به که حتی نو که کریا قمره یه دی کدو دی را کریاش بروجه جایی که پیروزه چی بیجانی و دما داویه لروجاوه کردستان دما ما
سیرا ایریشن دولت ها ترک و چتینوی داگر کرد کرن هر دو حوالین چاپمنی لوا جبهاده راستی دیمنین خوش و راستی ها لوید تی مشاندن او چوساندن ها سایگل قطیام سایگل جدم دایش حتی نو و هر دو حوالین هم کده که پر پیروز و مبارز راستی جوا که راستی و درا راستی داگر کریه و وحشیت و تکرین همی جبر کود آنی زمان راستی بین آرمانجا داگر کریه هر دو حوال جبر هر دو حوال دما داویه ده زانابین نه اوه که خلطی هم فلان زانابین هم عربا و دیار بیا چاپمنیه کتکاری چاپمنیه نه همجی دیرک آرمانج گردن دم دریجه برگی آرمان جوابه هر دو حوال دان شهید کرن ما سیرا دایکای راستی دمو سیر دایکا حوالا جیهان جد کرک و مدید خودین وک هده دما جبوی چونا تازی و تورینن و دان خودی در کتن و راستی گوری و حق کری گرک موبدته و حق دایی نجه ام هیویدارن حوالن چاپمنیه حتی نو چاکار خواست چگین و یعنی نه چک قمرین و که اوه و کده و کری لخوادی در کون افجه دایکا حواله دید گو اشته گرک هون دوامی سردان آمه بکی دوامی هون متنه نهیلی و که بیرانین دوامی هون جبوی بیرانین ها شهید هون سهامه بکین تا بی او ارکه که معنوی خوادی در کتن و کده و خوادی در کتن